لە گەڕی نۆیەمی خولینایەبی تۆپیپێی کوردستان لە کەش و هەوایەکی سارد و بوونی باەکی بەهێز یانەی سۆران میوانداری یانەی دەهۆشی کردو لەگەڵ فیکەی ناوبژیوان و لە یەکەم هێڕشبردندا یاریزانانی دهۆک دوو دەرفەتی بەدواییەکیان لەدەستدان و گۆڵ پارێز گەیلان سادق زیرەکانە ڕێگری کردو تۆپەکەی دوورخستەوە. لە گەمی یەکەم ئاستی یاریزانانی دهۆک باشتر دەبیندراو بە ڕێژەیەکی زۆر کۆنتڕۆلی یاریەکەیان کردبوو. گێمی یەکەم هیچ گۆڵەشی بەخۆیەوە نەبینی و بە ئاستێکی خراپ کۆتایی هات. لە گێمی دووەم یاریزانانی سۆران جیاوازتر دەرکەوتن و بە ئاستی باشتر لەگەڵ چەند گۆڕانکاریەک توانیان بە تەواوی کۆنتڕۆلی یاریەکە بکەن. یاریزان عەبدوڕەحمان ناسراو بەشوان توانی بە لێدانێکی جوان لە خولەشی 82 گۆڵی یەکەمی سۆران و یاریەکە تۆمار بکات. بەڵام یاریزانانی سۆران نەیانتوانی پارێزگاری لەو گۆڵە بکەن. تەنیا دوای 5 خولەک یاریزان ئەحمەد کەریم گۆڵی بەرامبەری بۆ دهۆک تۆمار کردەوە و یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. ئەمڕۆ یاریمان لە بەرامبەر یانەی دهۆک بەڕاستی یانێکی جیاواز ئەمساڵ یانەیەکی تۆکمێ لە سەرەتاوە بە فشار بێرشبردن دەستیان پێکرد هەر لە سەرەتاوە باڵنە فرسەی گۆڵکردنیان هەبوو ئێمە شەوتی یەکەم نەمانتوانی مۆفەق بین ئەدایەکی وەکو پێویستمان پێشکەش نەکرد بەڵام ئەلحەمدولیلا لە شەوتی دووەم و بە ڕێنمایەکانی ڕاهێنەر و توانیمان گۆڵێک تۆمار بکەین و ئاستیشمان جێگیرتر بوو لە شەوتی یەکەم توانیمان باشتر دەرکەوین بەڵام شانسی یاوەرمان نەبوو لە دوا خولەک تۆپەک کەتەوە پێش یاریزانی دهۆک و گۆڵی بەرامبەریان تۆمار کرد. دەست بگێ سوپاس بۆ خودش دەربی یاریگا خۆ مرۆڤ خاڵە دەست خۆ ببینید گەلە باشە یا شەوتی ئەوەل ئەم گەلە زێدەی باش بینمە تەختیەکە باش فەریقە خەسمی کرد ئەو بی رب العالمین تۆفیق نەدا خەتیمەی سینگی گۆڵی نەگەن شەوتی دوێ دەست پێ کرد فەریق چارێکا دەست پێکە ئەوەلی ئەم نەت باش بین واتەوە بیمە گۆڵ خواری بەس دەست پێکە دمایی شیاژیمە گۆڵەوە کەوی دەومار بکەن و إن شاء الله بقول عبد بيتو خالد مهين لا وسط فريق ده بشارة سركم ديارجي جو أفرزوده حدينه باش بيت برشام ديام هر دقادة نبي بس باس بخوده. یانەی سۆران لەو یاریەدا لەژێر سەرپەرشتی ڕاهێنەری نوێ یاری کردو یانەکە لە کۆینۆ یاری خاوەنی تەنیا دەخاڵە و لە یاری داهاتوو لەگەڵ یانەی سەید سادق یاری دەکات و هەرچی یانەی دهۆکە لە کۆی هەشت یاری خاوەنی 13 خاڵە و یاریەکی دواخراوی لەگەڵ یانەی نەورۆز هەیە و لە هەفتەی داهاتوو بەهۆی کشانەوەی یانەی هەڵۆ لە خولەکەدا یانەکە لە پشوو دەبێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.